Temaşevanên heja ji bernameyê başûrname silavtan nebe. Ema îro li navendê bajarê Silêmanî li nav Mûzexaneyê Emine Sûrekê ne. Emine Sûreke salê 1970 ji aliyê rejimê Baas ve hatiye çekirin bo eziyet û işkencekirdin û kuştunî gelî Kurd. Salê noduyek duayî raperin kete berdestî gelî Kurd. Em ê îro li wir bernameyekî taybet çekin li gel peykertiraşê heja Zîrek Mîra. Zîrek Mîra lêre peykerek durust dike bo Kobanî. Duayê ku tewa bû diyarî bo Kobaniyeke. Ev peykera taybetmendiye ev peykera ev e ku sembolê jinên berxwederên Kurd in. Hîvadarım bernameyê me bi diltan ev e. زۆر سپاس. Kak Zîrek destpêk emanewe Zîrek Mîra nas bikim. Zîrek Mîra kî ye li ku derê li dayîk bûye çawa dest pê hunêrî peykertiraşê kiriye? بەڵێ لە کوردستان لەدایک بوومە. Li kam şarek? هیچ فەرقی نییە. قەت ئەوە ناڵێم. کوردم لە کوردستان لەدایک بوومە لە 1970 سەرەتا لە میزۆپۆتامیا دەستم کرد بە کاری هونەری
سەرەتا موزیک مەخوێند بەڵام دوایی هەستم کرد کە موزیک هی من نییە یا زۆر چێژی لێ نابینم بۆیە دەستم کرد بە کاری هوەری لە بواری شێوەکاریە بۆ دواتر پەیکەرسازی ئەوە پێم وا بێت ئەو هوەری شێوەکاری دایکم زۆر باش بوو زۆر ئیسفادەم لە دایکم کرد کرد دایکم هەمیشە ئەو بۆ هوەر نەیە کرد هەمیشە لە ماڵەوە بۆ خۆشی کاری قۆری و قاپ و ئەوانی بە سیرامیک دروستە کرد و دوای سووریە کردەوە هەر لە مناڵیەوە ئەم هینە هەبوو لە ماڵی ئێمە پێم وایە زیاتری لە دایکمەوە کە ماوەتەوە بۆ من ئیتر تاکوێستە کاری هوەریەکەم پێم وایە هەڵە نەبم 20 ساڵێک ئەبێت بەڵێ یەکەمین کاری هوەریم کە بەشدار بووم لە 1994 لە پیشانگایەکی هاوبەش بەشدار بووم بە کارێکی تابلۆ ئیتر دو بە دوای ئەوە دەستم کرد بە کاری هوەری پەیکەرسازی وەکی من ئەزانم تو هوەری خۆت لە ئەکادمی فێر نەبووی بەڵێ ئەوە چی بوو ینی تو گەهاند هوەر لە هوەریش پەیکەرتراشی ڕاستەکەیت من هیچ خوێندنگەیەکی هوەریم نەخوێندووە بەڵام هەروکوتم ڕەنگە ئەوە هۆکار ئەوە بێت کە ئەو بۆ ماوەیە بێت کە لە دایکمەوە بۆ من ماوەتەوە تێگی چوان بەڵێ بێگومان ئەو هینەیەکە لە منشا هەیە ئەو بارەیەکە لە منشا هەیە نەم خوێندووە و خۆشحاڵم کە نەم خوێندووە تا ئێستا ئەزانی چەند پەیکەرت دروست کردووە؟ پەیکەر هەڵبەتە پەیکەرم زۆر دروست کردەوە بەڵام وەکو پیشانگات 6 پیشانگای تایبەتم کردوتەوە لە سلەیمانی لە هەولێر لە شارەکانی کوردستان لە کەرکووک بەگشتی دوو پیشانگای تایبەتم لە ئەوروپا کردوتەوە لە ئیتالیا و لە ڤێننا لە نەمسا وڵاتی نەمسا وەکو کاری گەورە نازانم باش بیرم نییە بەڵام ئەزانم کە لە دوای ڕوخانی سەدام لە جێ پەیکەرەکەی سەدام ئەلوێ پەیکەرێکم دروست کرد بە ناوی خۆری ئازادی و لە هەمان کات لە کەرکووک ئەو کاتی کە سەدام نەما لە جێ پەیکەرەکەی سەدام پەیکەرێکم دروست کرد ئەویان تەقانەوە یەک هەفتە بەردەوام بوو دوای ئوستاندیان چکە هەموو پەیکەرەکەم لە پۆستاڵ دروست کردبوو لە پۆستاڵی سەربازی یە عەسکەر بەڵێ ئیترا نازانم لە سلەیمانی لە چەند ئیشێکم دانراوە لە شوێنە گشتیەکان ئەوان وەکو کاری گەورە لە ئاوروپاشی پێشانگێت هەبوو لێرش تۆ ینی جیاوازێک فارکێک هەیە لە بینی خەڵکی ئاوروپی و لە خەڵکی کوردیانی و تەماشای بەرهەمێنێتەوەکەن باڵی بێگومان فەرق زۆر زۆرە جیاوازی زۆر زۆرە لەبەرەوەی کە هوەری شێوەکاریە هوەر بەگشتی لە کۆمەڵگای کوردیە نەگەیشتوتە ئاستێکی زۆر باش یا زۆر بەرز لەبەرەوەی کە لەبەر هۆکاری سیاسیەوە زۆر گرنگ بووە چکە تۆ هەمیشە کە وڵاتەکەت ئارام نەبێت شەڕ هەبێت تۆ کەمتر ئارەزووی هوەرەکە یا کەمتر خوئەی بە هوەر زیاتر وەک ئەوەی کە تۆ ئەبێ خەبات کەیت ئەزانیت بۆ ئازادی وڵاتەکەت هەمیشە ئەو لە پێش هەموو شتێکەوەیە دواتر هوەریت بەڵام لە ئەوروپا نا لە ئەوروپا ئەوان ئازادن ئیسە هوەر ئەکەن لە پێش هەموو شتێکەوەیە بۆیە جیاوازی زۆرە بەڕاستێکی زۆر زۆرە ینی لە ئەوروپا گەیشتونەتە ئاستێکی زۆر بەرز لە کاری هوەری و هەموو کەس حەز لە هوەرەکات بەڵام لێرە بە پێچەوانەوەیە هەموو کەس حەز لە هوەر ناکات ئەوەنەی لە بەرەوەی نەبوو بە کەڵتور هوەر نەبوو بە کەڵتور لە ئەوروپا هوەر کەڵتورە ئالێ هوەرمەندان چاوە ینی ئەمازان ینی لە بینی هوەرمەندن ئاوروپی و ڕۆژهەڵاتی حتمەن فارکێک هەیە چۆنە ئەف فارکە فەرق زۆرە ینی لە هەموو ڕۆکانەوە فەرق هەیە ینی هوەرمەندێکی ئەوروپی کاتێک کە پرۆژەیەکە کات دەیان ملیۆن دۆلاری دەبەردەسەبووی کە پرۆژەکەی بکە هوەرمەندێکی کورد هیچ پارەی نییە تاک پرۆژەکەی بکات ئەوانە هەمووی هۆکارم بۆی کە تۆ هوەرەکەت بەرەو پێش ئەچێت یا بەرەو پێش ناچێت ئەلوێ شارەداری لە خزمەتی هوەرمەندەکەیایە کاتێکەوێت کە کارێکی هوەری بکات بە هەموو شێوەیەک ئەو کاریەکات لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە
تو کاتی دروستکردنی پێکەر ینی ڕێخستنێک یان نەفەرێک هەیە هاوکاری تۆکە ژ ئالیە ئەبۆریوە وەکو ستاف وەکو گروپ نا؟ نا مەسەلان تو چۆن مەسەلان کاتی پێکەرێک دروست دەکەی دەبێ مەتاریال بکری ئەو مەتاریالانە پارە ئێوێ ینی بۆ تێمینکردنی ئەو پارەیە کەس هەیە هاوکاری تۆکەیان هەر بە هەولی خۆت هەموو بە هەوڵی خۆت هەمووی هیچ کەس نییە نا بۆیە ئەگەر ینی نەبوو بە کەلتور یانی ئەگەر هوەر ببێ بە کەلتور ئەو کاتە هەموو شتەکان باشتر ئەبن ئەزانیت ئەو کاتە پێویست ناکات من لە هەوڵی خۆم و لەسەر ئەرکی خۆم پرۆژەکان بکرێت ئەو کاتە موئەسسەیەکە بێت شارەوانی ئەبێت پارێزگار والی ئەوە نییە کە تایبەتن بە شار چکە لە کۆتایی کاری هوەری بۆ خۆت نییە بەڕاستێکی هەرەوەندەی هی خۆتە کە لە بەردەستی خۆتە کە دوایە کە تۆ لە شوێنێکی گشتی نمایشێکی ئەبێ بە هی شارەکە بۆیە ئەبێت هەموو هاوباش بن ئەبێت بەرپرسانی شارەکە ئەبێت هاوکار بن بۆ ئوشتانە بەڵام کەمتر هەیە ئوشتەیان نییە کاتی دروستکردن کاتی نمایشکردن ینی بە ئاوایەکی گشتی چه ئاستەنگێک لەبەر تو هەیە لە سەرەتاوە ئاستەنگی هەیە تاکو نمایشکردن چه ئاستەنگ هەموو ئەستەنگێک هەرچی تۆ تەسەوری ناکەی هەیە هەموو شتێک هەیە ئاستەنگی هەیە بەڵێ ئاستەنگی هەیە بۆی کە جێگایەک نییە بۆ کارکردن کە تایبەت بێ بە شوێنی پیکەرسازی ئەزانیت ئەمە زۆر گرنگە یەکەمین شت ئەمیان زۆر گرنگە کە نییە ئەمە خۆی ئاستەنگیە ئاستەنگیە ئەلەوەی کە تۆ هەندێک جا کەرەستە و ئەدەواتی زۆر تایبەت دەوێت بە پیکەرتراشی نییە یا زۆر کەمە یا هەبێ بە پارێکی زۆرە ئەستەنگی دووەم ئەوەیە کە وەکو باسمان کرد جیهەتێک نییە بێ سەپۆرتت کا بۆی کە هاریکاریێتە بکە بۆی کە پاری پرۆژەکەت بۆ دابین کات ئەبێت خۆت دابینی بکەیت گرفتێکی تر مشکلێکی تر ئەوەیە کە شارەوانی زۆر کات مشکلت بۆ دروستە کات پرۆبلم چا دەبێت بۆی کە جێگات باتی بۆی کە پیکەرەکەی لێدانیت ئەمانە هەمووی ئەمانە هەمووی ئاستەنگن هەمووی جەلا ئاخیرە کە تۆ کارێکی هونەری نمایشەکەیت لەبەرەوەی هونەر لە لەم کۆمەلگایان نەبوو بە کەلتور و هەموو کەس لەگەڵ هونەر ناژێت ئەو کاتە پرۆبلمی فکری خەڵکت بۆ دروستە بێت ئەوە چاوایە ئەو یعنی چی ئەو بۆ وایە ئەمان هەمووی گرفتن بەڕاستی ئالێ خەڵکیش خەڵکەوەژێ ئاستەنگێکە من ئەگادارم وەبزانم لە جێک ئێریشی هێکەرەکەی تویان کردبوو بەڵێ ئەو مەسەلەیە چی بوو؟ نازانم تێ ناگات یعنی لە کاری کاتێک کە کارێکی هونەری چا دەکەیت ینی تشتێکی هیزبی بوو تشتێکی شخصی بوو چی بوو کارێکی هونەری بوو بەس پیکەرێکی هونەری بوو بەس ئەو لی تێناگات ئەو پێی وایە ئەبێت تۆ شتێک چا بکەی بە فکری ئەو بێت من وا ناخوازم من بە فکری خۆت چا دەکەم نمایشیەکەم پیکەرەکە لەسەر چ بوو؟ پیکەرەکە لەسەر کەر بوو ئەرێ کەرێک بوو چاکت پانتۆڵی لەبەر بوو ئەرێ ئەنکو ئێریشیان کردن ینی تشتێکی پلانکرا بوو یان نەپلانکرا بوو ینی شخصی بوو شتێکی هیچ شخصی نەبوو نازانم هیچ نازانم بەڵام ئەوەندازانم کە هێرشیان کردە سەری تشتێ نو هاتوو نائشینە مەسەلەن ئازار نادێتەوە بەڵام لە کۆتایی هی من نییە و کارە بەس ئەوەنەی منە کە لای خۆمە کە چوە سەر جادە دانرا هی من نییە هی خەڵکە تو لە پیکەرێن خۆ زێدەتر چ ماتەریالێک بکارتینی؟ هەموو مەتەریالێک بەکاردێنم هەندێک جار لە پاشماوی سەیرانگاکان پیکەر چا دەکەم هەرچی شتێک بە هەموو شتێک کارم کردووە یعنی پیشەنگایەکم کردو لە سابوون هەمووی پیکەرەکان لە سابوون چا کردبوو پیشەنگایەکی کام کردەوە هەموو پیکەرەکان لە ئێسک چام کردبوو بە پێڵاو پیکەرم کردووە بە قوتوو پیکەرم کردووە قوتێکی ئەگەر خەڵەت نەبم لەسەر ژینگە ئەتوانی هەندێک باسکە لەبەرەوەی لە ئیشتمای ئەمە لە جواکێ خەڵکێن ڕۆژهڵات ژینگە زۆر گرنگ نییە ڕاست ئەو پرۆژەیە 3 مانگی خایاند
سێ مانگ سەیرانگای سەرچنەر هەموو ڕۆژ پاکمە کردەوە هەموو ڕۆژ هەرچی پیسیە بۆ پاکم کردەوە لە پاش سێ مانگ ئەو پەیکەری ژینگەم لێ دروست کرد هەر بۆ پاشماوەی کە لەوێ کەوت بوو ئەرێ تقریبان پێم وایە 5 ساڵ نمایشم کرد نێرینێ گەل چەوە بوو پڕ باش بوو سەرەتا ناسە چکە یەکەمین پەیکەری ژینگە لە باشوور من دروستم کردووە یەکەمین پەیکەر بۆ ژینگە ئەو کاتی زۆر خەڵک تێناگەیشت چییە چاوایە چییە و بۆ وایە تێگی چۆن بەڵام دوایی هەمووشت باش بوو تۆ ینی کە مەزان پێش پێکەرێک دروست بکە ئەو بیرۆکە لە چ دێت مەزان تو زیاتر بخۆت بڕیار دەدی یان دەوروبەرێ تۆش تێسیری هەیە نا یەکەم زە خۆم بڕیار دەدەم بەس دوای پرسیار ئەەکەم بە دەوروبەرم پرس دەکەم بە هەموو پرسەکەم ڕێوان مهمە بۆت بڵێ گرنگە بەقەت ئەوەی کە بزانم چەند خزمەت بە کارەکە گەیەنێت بەڵام نەک بەقەت ئەوەی کە بڵێم میکە بڵێم باش نایکەم نا ئەڵم بۆ نیکەم بۆ خراپە چاوا خراپە ئەی بۆ باشە هەموو پرس دەکەم هەموو باڵانس دەکەم عادەت هەموو پرۆژەیەک پرس بە دەکەس دەکەم وەک ئاگادارم هەوسەرەکەت کیژان ئیبراهیم خەیاتیش یەکێکێ لە هونەرمەندە دیارەکانی باشووری کوردستانە تا چەند باندۆری هەیە لەسەر کارەکانی تو زۆر هەموو بە هاوکاریە بێت هەموو کارەکان بە هاوکاریەکەین بەڕاستی ڕێی زۆر گرنگە شەویرمەندەکە بۆت بەڵێ بێگومان زۆر گرنگە کاک زیرەک ینی کورد بەداخەوە مخابن ینی بوویتە 4 پارچە ئەمازان ئێستا لە ڕۆژەوە هەندێک مافی بندەستخستیە ستاتویەکی هەیە ئەن و لە باشووری کوردستان لێرە حکوومەتی هەرێم بە ئاوایەکی گشتی لەگەل هونەرمەندن باشووری چوونە ینی هاوکاریەکە ئالیکاری دکە زۆر کەمە زۆر شەروەکو ئەو وایە کە باسم کرد بەڕاستی کاتێک کە وڵاتێک فەرهەنگی هوەری باش نەبێت هاوکاری باش نابێت بۆ هوەرمەند بۆیە زۆر کەمەوە بە تایبەتی ئێستا هەر نییە لە دوای شەرە داش ئەو هاوکاریەکەم نەما هەر هیچ هەمووی ئەوەی دەکرێت دەبێت خۆی بیکات بە ئیرادەی خۆی کار بکات ئەویش پڕ زەحمەتە زۆر زەحمەت نییە مەسەلام بۆ مەتەریاڵکردین بتایبەت بۆ تو زۆر زەحمەتە بەڕاستی زۆر زەحمەتە بەڵام وەکوتم ئەگە ئیرادە هەبێت هەمووشت دەکرێت بەردەوام دەبێت هەموو شتیانی هەموو بارهەمەکانی خۆت بە هەولی خۆت ئەکرێت هەمووی بە هەوڵی خۆم کردومە چکە هاریکاریم نییە ئەش ناخوازم بڕۆمە بەردەم وەزارەتێکی هەشتێک بڵێم پارەم بەنێ ناخوازم و کارە بکەم بۆیە هەموو کارەکان بە ئیرادی خۆم دەکەم بە هەوڵی خۆم دەیکەم باشە بەردەوام دەبین کاک زیرەک ئێمە ئەگادارن تو پرۆژێکی گەورە هەیە لە پێشتۆ لەسەر کۆبانی پێکەرێک دروست کردووە بەر بە تەوابووینەوە دچە نا ئەتوانن بچنە لای پێکەرەکە ئەرێ فەرموو
کاک زیرێک بڵێ وەکی کو ئێمە دیت تو پرۆژەی تازە لەسەر کۆبانیە پێکەرێکی نو دروستت کردوێ تو ئەتوانی هەندێک بەسا ئەو پرۆژێ بکی ئەو بیرۆکە لە چ هات بۆ کۆبانی هەڵبژارتت بڵێ بەری یەک ساڵ کە ئەو کاتی کە کۆبانێ داعش خەریک بوو دەیگرت ئەو کاتی من دەمخواست کە بڕۆم پرۆژێکی هوەری لەوێ چاپ بکەم بۆ بەرخودانی ئەو خەڵکەی کۆبانی کە لەوێ لە دژی داعش شەڕیانە کرد چەند جارێک پەیوەندیم کرد لە ڕێی ئەو هاوڕێیانەمەوە ئەو هەڤاڵانەمەوە کە لینکیان هەبوو یا پەیوەندیان هەبوو لەگەڵ کۆبانێ بۆ خۆت یەکێک بوو ئەلوانی کە پەیوەندیت بۆ دروست کردم بەڕاستی بە بەردەوام لە هەوڵا بووم بۆی کە لەو کاتێک کە بچمە کۆبانێ پرۆژەیەکی ئەو سا چاک بکەم ینی پرۆژەیەکی ئەوها دروست بکەم بەڵام ئەو کاتی کۆبانی وەزعی زۆر خراپ بوو و ئللا ئەبووە بڕۆیشتنە تورکیا لە تورکیا بڕۆیشتین بچین کۆبانێ ینی پڕ زەحمەت ئەبوو بەڵام من هەر ئامادە بووم کە بچمەوێ ئەو لەوێ لە پاشماوەی جەنگ و یاخود لەو گولە تۆپ و هەموو ئەو پاشماوانی کە سەربازین عسکەرین کە بڵێن ئەو گەریلا و هەڤاڵانی کە لەوێ شەڕ ئەەکەن بۆ پاشماوانی ئەو پەیکەرێک چاپ بکەم بۆ بەرخودان زۆر هەوڵمان ئەو کاتی نەئەبوو دروست نابوو دوای بڕیارمما کە ئەو پەیکەرە دروست بکەم بە قاچاق لە ڕێی شاخەوە هەمووی بە پارچە پارچە بیبەمە کۆبانێ یعنی بیبەمە ناو تورکیا و لە تورکیاوە بە پارتی بچوک بچوک بیبەمە کۆبانێ ئەلەوێ هەمووی پێکەوە ڕەبکەم پێکەوە بلکێنم بۆی پەیکەرەکە دروستکەین گرفت هەبوو ئەو کاتە لە کۆبانێ مۆلیدە دەست ناکەوت کارەبا نەبوو و ئەو کارستانی کە من ئەمیز بۆی کە پەیکەرەکەی پێ دروستکەین بەدەست ناکەوت ئەویش سەری نەگرت دوای بڕیارمما کە بچمە ئامەد لە ئامەد هەموو پەیکەرەکە تەواو دروست بکەم ئەلەوێ هاوڕێیان هاوکارم بن بۆی کە بەدزی لە ئامەدەوە بەدزی بیبینە کۆبانێ یەک شەو داینین و بگەڕێنەوە ئەویش نەئەکرا ئەو کاتی هەموو حدودەکە گیرا هەمووی زۆر زەحمەت ئەبوو ئیتر من یەک ساڵە ئیش لەسرم پرۆژەیە ئەەکەم یەک ساڵە ئیتر لێرۆ زۆر سپاسی ئەو بەڕێزانەی کە هەڤاڵانی یەپەژا ئەەکەم کە بە فەرمی منیان بانگەشتی ڕۆژئاوا کرد بۆی کە بچمە کۆبانێ وەک هونەرمەندێکی باشوور لەوێ مینۆمنتێک یاخود شتێک چاپ بکەم منش بە خۆشحاڵیەوە دەخوازم بەری بچم دیارە لەگە خۆ ببم بەڕاستی کاک زیرێک مەتەریاڵەکانی ئەو پەیکەرە چییە؟ مەتریاڵی زۆر باشە پۆلستەرە پۆلستەر بەرگەی زۆر ئەگرێت زیاتر لە 150 ساڵ بەرگە ئەگرێت و هەموو ئەو کەرستە ئەو ماتریالانی لەم پەیکەرە بەکار هاتووە هەمووی ماتریالی زۆر باشن بەگشتی قەباری 5 تەنە 5 تەن قورسایی هەیە و ڕووکەشی دەرەوەی لە پۆلستەر دروست کراوە سەپۆرتەکەی فایبەرگلاسە و ناوی هەمووی گەڵبەنایزە ستیلە هەمووی ئاسن و ستیلی گەڵبەنایزە کە هەرگیز ژەنگ ناگرێت ینی تەمەنی یەجگار زۆر ئەبێت و دوا بەدوای ئەوە کە باشترین جۆری ڕنگمان لێداوە بۆی کە بەلای کەمی تا 50 ساڵ پێویست بە نۆژەنکردنەوە ناکات ڕەنگەوی تێک ناچێت تا 50 ساڵ کاک زیرێکیانی چون بڵێم ینی ji aliyê aborî ve kes hawkarî tu kir ji ber ku ewana vekî ku ezanin giran mazîmê hişta هەموو ئەم پرۆژە ئەوەی بۆ من کە پڕ دڵخۆشیە هەموو ستاف و هەموو ئەو هاوکارانم کە لەگەڵ کار دەکەن هەموو خۆبەخش کار دەکەین هەموو خۆبەخش کار دەکەین یەک خواردن دێنێت یەکی هەموو بێپارە کار دەکەین ئێستا 3 مانگە کار دەکەین بە گەرما بە بەفر بە باران هەر کار دەکەین خۆشحاڵانە خۆشبەختانە پەیکەرەکە هاتوۆتە کۆتایی ئەوەی کە گرنگە لەم کارێ ئیرادە هەیە هەموو برادران ئیرادیان هەیە بۆ من زۆر پڕ دڵخۆشیە کە هەموو هاوکارانی من بەو ئیرادەیە کار دەکەن کە ئەمە دیارەکی بچووکە بۆ خوشک و برایانمان لە ڕۆژئاوا چەند خەریکی ئەو پرۆژەیە؟ ئێستا تقریبن ئەبێت بە 3 مانگ و 10 ڕۆژ
بس کاک زیرێک وەکی کو ئەمە زانن ئێرەش موزەخانەیە ینی ji aliyê rejîmê bas ve hatiye çekirin waniye erê durust wabzanin li nod û şeşeva bûyte muzexane ew tankane hemû ji ew serdeme بەڵێ maye هیچ سەردەمی باسن belê bes tu bo ew atmosfere hilbijartit yanî sedem çi bû ئێرە من بەر لە هەموو شتێک زۆر سپاسی ئەو مۆزەخانە دەکەم بەڕاستی کارەکەی ئێمە کارێکی گەورە بوو یعنی بڵندە تقریبا 9 متر گەورەیە 9 متر mezinayê مترە zor zor بەڵێ هیچ هۆڵێک نەبوو بۆ من بۆ ما کە هۆڵێک نەبوو 9 متر کە ئێمە بتوانین ئەو پەیکەری لێ چاپ بکەین بەڕاستیەکەی ئێرە شوێنێکی زۆر باش بۆ زۆر هاوکاری مەبوون بۆی کە ئەوانش هەر بەشدارن لە پرۆژەکە بەڕاستێکی بۆی کە هاوکاری مەبوون جێگەیاندانێ ئێوە زۆر ئاسانکاریان بۆ ئێمە کرد لە شوێنێکی زۆر باش کە بتوانین سەرەکەی داپۆشین بۆ گەرما و سەرما بۆ ئەوەی کە بتوانین لە ژێریە کارکەین بەڕاستێکی bes ew şuna hinek hestekî taybetî lê niye mesela li ber wê ev bermayên şer hemû lêrene tank û بەڵێ بێگومان ئێمە هەمان ئەحساسی کۆبانی دەدات ێزانیت ئێمە بیرمان لەوە کردو بەڕاستی چەند جارێکش لەگەڵ هاوڕێیان باسمان کرد کە ئەحساسەکەین لە کۆبانین کار دەکەین بەڕاستی ئەوە هەمیشە بۆ ئێمە ورە بوو زۆر خۆشتر بوو ev pêkere yani ev proje ji aliyê kantonê Kobanî ve çûn hate pêşwazî kirin ewan agaderin hatme بەڵێ ئاگادارن هەموو هەواڵان لەوێ ئاگادارن و جێگامان بۆ چاک کردووە لەوێ li we derêşî amadekarî hene ئامادەکاری هەموو هەیە بەڵام دەبێت خۆم بچم لەوێ دقیقەن چۆ دەزیێش بزەبە چۆ دانین بۆی ڕووی پەیکەرێک چاوا بێت تێگەی چۆن پێشتر مشتە نورماندانا بوو لەسەر مشتە نور دای بنین بەس ئەرێ بەس دوایی ئێمە بیرمان لێ کردەوە هەواڵانی کانتۆنی کۆبانیش پێشنیاری وانش بوو کە ئەوێ زۆر حدودە لەگە تورکیا لەگەڵ هەموو ئەوانە مشتەنور زۆر نزیکە بۆیە بیرمان لێکرۆ ئەبێت لە شوێنێک بێت زۆر سیفتی بێ پارێزرا و بێ بەڕاستیەکەی بۆیە ئەلەوێ خوشکی زۆر بەڕێزم ئەو کۆنتاکتێ من لەگەڵ ویە بەشێک لە کۆبانی دەبێتە مۆزەخانە ئەرێ ئەو لە بەردەم دەرگای مۆزەخانە دەبێت ئەو پەیکەرە ئەرێ وە قاعدەیەوی سێ تانک سێ زری پۆش تانک لە بنێوی دەبێت ئەو لەسەری سێ تانک دەردەچێت ئەوە نییە وەکو تەحەدایەک بەڵێ بەس پەیکەرێکە زۆر گەورێ چۆن ئەگەینی بۆ کۆبانی هیچ شتێک زەحمەت نییە بە پشت دەیبین نا زەحمەت نابێت بە کرێم فلات دەیبین و هەوڵە دێن زۆر لەسەر خۆ بڕۆین بۆی کە هیچ عەزیەتی نەگات هیچ خراپ نەبێ پەیکەرەکە کەی تەواوێ ئێمە بینن ینی خەریکێ وابزانم خەریکێ تەواو بڵێ ئەمڕۆ ئەبێت سەعات 12 تەواو بێت کاتێکی زۆر دیرۆکی دەنێ ئەمڕۆ ئەبێت سەعاتدا 12 ئەبێت فینیشنگ بێت تەواو بێت خەڵکی سلەیمانی خەڵکی باشووریش نەتوانم ببینن پێکەرەکە با ئێمە هەتا ئێستا نەمان هێشتو لە هیچ میدیایەک هیچ ڕۆژنامەیەک هیچ گۆڤارێک مەگەزینێک ناهێڵین بەڵاو بێتەوە یا ڕسمێوی تەنانەت لە فەیسبووکش ناهێڵن فۆتۆێوی بەڵاو بێت بەری بیبین کۆبانی یەک هەفتە لەبەر لە سلەیمانی نمایشیەکەین پرس کۆنفرانس دەکەین بۆ پەیکەرەکە وەکو دیاری خەڵکی سلەیمانی بۆ شاری کۆبانی ینی ئەو پێکەرە دیارێ شارەوانی سلێمانیە بۆ کۆبانی بەڵێ دقیقان بزەبت بەڵێ ناویوا لێ دەنێن وەکەوەی کە تایسە لەسەر ناوەکەی زۆر باشی نەبووینەوەکەوەی خواوەندی ژن ناو بنێن یا فریشتەی بەرخودان ناوێکی تایبەتی خۆی هەیە ئەرێ یا خواوەندی سەرکەوتن خوداوەندی سەرکەوتن یا خوداوەندی ژن یا خوداوەندی بەرخودان ئەرێ لەو سێناوە یەک هەڵدەبژێرین و ئەو ناوی لێدەنین کاک زیرێک ئەمە پرسیارێکی ترشمێ ئەمە نەزانم ئێستا تەماشەوانن ئێمەش زۆر دخوازم بزانن بۆ شەروانێکی ژنت هەڵبژارد بۆ من زۆر گرنگ بوو ئەزانیت ینی ئەو هەواڵانەی یەپەژا و ئەو شەڕوانانەی کۆبانیە بەڕاستی ژنی کورد
هەموو ئەوەی لە دیرۆکە هەیە یا لە کۆنا هەیە کە ژنی کورد کە فەقیرە ژنی کورد ناتوانانی وەکو پیاو بکات ژنی کورد هەر دەبێت نازانم چی هەموو شتەکان هەروەکی ژنێ ماڵ وەکو ژنێ ماڵ تەماشا دەکەن بەڵام خوشکانی من لە کۆبانێ ئەوەیان بالعکس کردەوە دەزانیت بە هەموو دنیایان وت ژنی کورد دەکارێت دەتوانێت باشتر و چاکتر لە پیاو شەڕ بکات باشتر و چاکتر ئەوەی کە بە پیاو ناکرێ بە ژن دەکرێت بەڕاستی زیاتر لە پیاو بۆیە من سەربەرزم بە ژنی کورد بە هەواڵانی کە لە کۆبانی بەرخودانیان کرد بەڕاستیەکەی من هەر کات دەچمە ئەوروپا دەڵێم خەڵکی کوردستانم دەڵێ کۆبانی تێگەیت بۆ هەموو دنیا کە ژنی کورد بەرخودان دەکات لە دژی خراپترین دینی تیروەرستی کە ئەویش داعشە بەڕاستیەکەی کاک زیرەک وەکی کو ئەبینن پەیکەرەکەی لە شەکلی فریشتەیە بەڵێ لەبەر چ وەکی فریشتە بیر لەکرد دوو باڵەکەم لە دیرۆکی یۆنانیەکانەوە هێناوە کە هەر کاتێک ئەوان خواوەندیان هەبوو خوداوەندی جوانیان هەبوو خوداوەندی ئەرزیان هەبوو خوداوەندی سەرکەوتنیان هەبوو خوداوەندی سەرکەوتن ژنێک بۆ باڵی هەبووە هەر کاتێک چوونەتە شەڕ و سەرکەوتوو بوونە هاتوونە گوزاری سوپاسی خواوەندی سەرکەوتنیان کردووە کە دوو باڵی هەبووە بەڵام بۆ من ئەو بیرۆکی دووباڵەکەم لەوان وەرگرتووە بەڵام بۆ من ببینینی من ئەو بیرۆکەیە بەس بۆ کورد ئەبێت چکە ئەوان پیاوەکان شەڕیانە کرد ئاهاتن سوپاسی ژنەکانیانە کرد بەس من وەکو کورد ژنەکانمان شەڕ ئەکەن بۆیە دەبێت ببینینی من ئەو بیرۆکەیە بەس بۆ ژنی کورد ئەبێت بەس بۆ ژنی کورد جوانە پڕ بە پێستی ژنی کووردە وایە ئەم دوو باڵم لەوێ هێنا وەکو خواوەندی سەرکەوتنی ژنی کورد بە دیوێک لە دیوەکان ئەتوانین بڵین فریشتەیە ئەتوانین بڵین هەڵۆیە و ئەتوانین بڵین ئنجڵە فریشتەیە مەلایکەتە بۆیە هەندێک جار خۆم پێی ئەڵێم فریشتەی سەر ئەرز یعنی ژنی کورد فریشتەی سەر ئەرزە بەڕاستێکەی کاک زیرەک کاتی دروستکردنی پەیکەر حتما yani ئێمازانن تو هەست دروست دەکەی هەستت چوون بوو ینی لە ماوەی ئەو سێ مانگە ینی ئیشێکی زۆر زەحمەتە بەڵێ ئیشەکەش زۆر گەورە بوو بەڕاستیەکەی لە سەرەتایە کە دەستمان پێکرد من بەستەنها خۆم بووم بەستەنها خۆم دەستم کرد بەکارکردن دوای هێواشەوەش هەموو برادران هاتن تەنانەت لێرە زۆر سپاسی والی سلێمانی دەکەم ئەو کرێکاری دەکا لەگەڵ من بۆ ئەو کارە بەڕاستیەکەی ینی هەموو ڕۆژ تەلەفۆنی من دەکەن زیرەک بین هاوکاریەتە بکەین هەموو ڕۆژ یەک خواردن دێنێت یەک نازانم چی دەکات یەک ئاو دێنێ هەموو ئەوە بە گروپ کارەکە کراوە بەڕاستیەکەی ئەگەر نای ئاسان نییە کارێکی وا گەورە لە ماوەیەکی زۆر کەمە بەڕاستیەکەی و لە هەموو گرنگتر کاتی کارکردنی ئەمە کەوتە زستانەوە یعنی جاروا بوو یەک هەفتە بەس باران بوو یانمەرجن ئێوە زۆر زەحمەتن بێگومان بەڕاستێکی بەڵام ئێمە هەر کارمان کرد لە بەرەوەی ئیرادەمان هەبوو لەبن بەفریش ئیشتان کرد بێگومان زەحمەت نەبوو پڕ زەحمەت بوو بەڵام ئیرادەمان هەبوو هیچ زەحمەت نەبوو ئەرێ هاوکارین تو کینە ئەتوان هەندێک بەسەوام بکێ بەڵێ بێگومان هاوکارەکانی گروپەکەی کە کاریان کردو لەم پەیکەرە موزیسیانە چیرۆگنووسە گۆرانی بێژە یەک هونەرمەندی پەیکەر ساسمان لەگەڵ بوو پەیکەر تراش ئەگەنا هەموو گروپەکەی کە یەکێک موزیک هیچی نا والی سلێمانی خۆ پەیکەر تراش نییە نا هەمووی کاک دڵشاد وەرجێڕە لە کوردی بۆ فارسی و ڕۆژنامە نووسە کاگنیاس عازف سنتورە یا عازف قانونە ئەو دەزانێت ئەو هاوکاری من بوو کاکاوار مهندسی بیناسازیە ئەرێ تەنها ئاسۆسخان ئەو پەیکەرتراشە و لەگەڵ ئەو خوشکە لەگەڵەمە کاریان دەکرد وە کاک مەریوانی برایی ناکاری دیزانی ناوماڵ دەکات بەس لەگەڵەمە کاریان دەکرد بەڕاستێکەی ینی پڕ دڵخۆشی بوو کە هەمووی بە ئیرادەوە لەگەڵ من هاوکار بوون بۆی کە پرۆژەکە سەرکەوتوو بێت
دەرونی ئەوان لە ئەو ماوەی سێ مانگ چوون بوو. زۆر دڵخۆش بوو ینی من هەندێک کات کە بیانیان داهاتم تەماشاکەم ئەوان هەموو ئیش دەکەن پێش من هاتبوون بەڕاستێکی بۆ من دڵخۆشی بوو کە هەستێکی کوردایەتی هەیە کە دەیوت دێم ئەو پەیکەرە پیرۆز دەکەم دەستی لێ دەدات دەیوت بۆ مێژوی خۆم دەمەوێت کارێکی مێژوویە کارێکی دیرۆکیە ئەس دەخوازم هاوکارێتە بکەم. بەس کاک زیرەک دەرونیە تو چوون بوو ینی مثلا ماتریال و شتێک هەبوو تو ئیسیفادەی لێ بکی مەسەلان ڕەنگە ڤیددیۆنە شەڕێ کۆبانی تشتێکی وا لەسەر تو ئەنی دەوری هەبوو؟ ئەگەر زیادە ڕەوی نەکەم هەموو شەڕی کۆبانی و هەموو ئەو پرۆگرامانی لەوێ چاکراون هەموو ڕۆژێک کە هەواڵان شەڕیانەکرد لەوێ هەمووی لێرە تۆمار کراوە هەمووی لێرە تۆم ئەگەر ئەو خۆشەویستیان نەبێت من ناتوانم و کارە بکەم بەڕاستێکی ینی ئەوان ئەو ئیرادێ من سوپاسی وان دەکەم بەڕاستێکی ئەوان ئەو ئیرادیان لە ڕۆحی من دروست کرد لە فکری من دروست کرد کاتێک کە دەمبینی ئەوان بەو هێز و ورەوە بەو ئیمانەوە شەڕ دەکەن لە پێناو خاکی کوردستان ینی منش دەمخواست کە دەبێ هاوکاری وان بم بەس ئەس ناتوانم شارکەم نکارم شار بکەم ناتوانم کەڵاچین کۆفەگرم زۆرێک لە شارکردنە بە هونەر هاوکاری وان پشتیوانی وان دەکەم بەڕاستی. ئەی سێ مانگن ئەخەوی؟ نا باوەڕکە سێ مانگە هیچ کات لە سێ مانگە هیچ شەوێک من 4 سعات ناخەوم بەس فکر لەو پرۆژەی دەکەم و جگەراکێشم و پیاساکەم و سترێسم هیوادارم ئەمڕۆ سعات 12 تەواو بێت بۆی ئەم شەو بێت بنوم کە نانوم ئەزانی بۆ ئەنجا سترێسی زەین چی دەبم چاوابی بەمە کۆبانی ئەو پەیکەرە نەشکێت لە کۆبانی هەموو ئامادەکاری بکەم هەست سترێس دەبم هەتا نەی بەمە کۆبانی من ئارام نابم. هەفسەرەکەت کیژاخان چوون شێت بووە ئەوی شێت بووە ئەویش بەدەستی منەوە شێت بووە یعنی بەبەردەوا ئەمارم سترێسم ینی ناخۆشەوە نیە هاوکاریە بێگومان ئەگەرنا ئەگەر زۆر کات ئەوش دێت زۆر کات دێت بۆ لای پرۆژەکە ئەوانە بێگومان ئەگەر ئەو هاوکار نەبێت من ناتوانم وا بەردەوام بم. نێرینە ئەو چیە لەسەر پەیکەرەکە؟ بێگومان لە هەمووی گرنگتر ئەو زۆری پێجوانە زۆر ینی ئەو هەمیشە ینی شتێک خراپ ئەڵێ با جوان نەبێ ئەڵێ جوان نییە ینی ئەگەر پێشت ناخۆش بێ هەر ڕاست دەبێژێت دەزانی چاوە یەکەم جەهات سرێز بووم وتم بەس مەیە نازانم چێشتا تاو نەوتی نادێم بزانم چاوایە کە واو زۆر جوانە نازانم چی زۆر دڵخۆش بووم بەڕاستیەکەی بۆ تو نێرینەوی فکرەوی میهمە بەڕاستی مویمە چکە ئەو ڕاست دەبێژێت دەڵێت باشە نەباشە کەمێ باشە یا پڕ باشە خۆشی هونەرمەندە چاوێکی هونەرمەندی بێگومان وایە. کاک زیرێک تو ڕەنگە ئاگادار بە ئێستا لە باکوورێ کوردستانیش سەرهەڵدانێکی مەزن هەیە تقریبان جزیرە نسێبین سلۆپی دیار بکر وەکی کۆبانی لێ هاتیێ بڵێ هەموو ڕۆژ لە ژنان دکوژن مناڵەکان دکوژن تو هەستت چیە وەکی هونەرمەندێکی خەڵکی باشووری کوردستان؟ بەڕاستی بۆ من هینە لە هەر پارچەیەکی کوردستان لە شارێکی کوردستان لە ئامەد بێت لە ئەفرین بێت لە مەهاباد بێت لە هەر پارچەیەکی کوردستان مناڵێکی کورد بکوژرێت جەرگێ من دێشێ بەڕاستیەکەی و من زۆر خەمبارم و بە تایبەتی ئەوەی کە ڕژێمی تورک ینی مناڵ دەکوژێت ینی لە کاتی خەڵکی سیڤیل دەکوژێت ینی بۆ من زۆر ناڕەحەتیە زۆر دڵتەنگیە من لەگەڵ هاوڕێیەکم کاک دڵشاد نامەیەکی وەشاند بۆ نازانم گەیشتووە یان نا بۆ سەرۆکی شارەوانی ئامەد بۆی کە دەخوازیم بین لەوێ ینی ئەمەی کورد ئاشتیمان نەوێت هیچ کات ناخوازین شەڕ ببێت دێن لە ئامەد پەیکەری ئاشتی چا دەکەین و هەموو نەتەوەکان عەرەب تورک هەموو بانگ دەکەین کە ئێمە گەلی کورد هیچ کات شەڕ ناخوازین ئێمە دەخوازین ئاشتی چا ببێت بە ئاشتی مافی گەلی کورد ببێت بەڕاستی بەدەست بێت بۆیە ئەو نامەیەمان وەشاند بۆی کە
هیوادارم بەدەستی شارەداری ئامەد گەیشت بێت یا بۆی کە بڕۆین پەیکەری ئاشتی لەوێت چاپ بکەین من ئامادەم بچمە ئامات خۆبەخشانە لەوێ پەیکەری ئاشتی چاپ بکەین بۆ هەموو گەلی تورکیا بڵێن ئێمە گەلی کورد هیچ کات شەڕ ناخوازیین ئێمە ئاشتی دەخوازیین بەس تەنها هیچ تاوانیمان هیچ تاوانمان نەکردووە تەنها شت ئەوەیە کە ئێمە کوردین کوردبوونش تاوان نییە سەربەرزیە شانازی دەکەم کە کوردم ڕەنگە ئاگادار بێ بتایبەت لە دیاربکر گەرەکێ سوور گەرەکێکی قەدیمە کێونە و دیرۆکیە کو ئەچی وەکی موزەخانێ ئەو گەرەکە ئیجا ئێستا لە بینی ئەو شەرە ئەو گەرەکە گەلێک خەساری دیت زۆر دڵتەنگم زۆر دڵتەنگم بۆی کە ڕەنگە ئەو سیاست بێ بەڕاستیەکەی ڕاستە ئەو گەڕەکە کە گەڕێکی تەسکە ڕەنگە بۆ هەموو ئەو برادرانی کە لەوێ خۆپشاندان دەکەن سیارە عەرەبە نەکارێ یا تانگ نکارێ بچێتە ناو کۆڵان ڕەنگە باش بێت بەڵام لە کۆتاییە ئەوە مێژووی گەلی کووردە مێژوویەکە دەبێت حکوومەتی ڕژێمی تورکیا دەبێت پارێزگاری لێ بکات کە ئەوە شوێنێکی دیرۆکیە و ئەوە ناسنامەی نەتەوەیەکە کە نابێ هیچ کات دار و دیوار و خانووکانی زەرری بەرکەوە بە تایبەتی لە ڕێی تانک و تفەنگ و هەر شتێک لەو هینانەی کە زەرەرە گەێنێت بەو گەڕەکە کۆنا بۆیە بۆ من زۆر دڵتەنگم کە ئەو گەڕەکە خەسارەتی بەرکەوێت یاخود ئەو گەڕەکە بشێوێت کاک زیرێک ئەمە هێدەیە دەهاتن داویە بەرنامەی خۆم بەس هەز دکن تو لە پێش تو چ پرۆژێکی تر هەیە لە دوای پەم پرۆژەیە لە دوایم پرۆژەی هیوادارم ئاشتی لە باکوور بەرقەرار بێت و هیچ کات مناڵی کورد نەکوژرێت ژنی کورد نەکوژرێت هەموو بە ئازادانە بژین هیوادارم ئەو پرۆژەیە سەر بگرێت بۆی کە وەسعی ئامەد باش بێت ئارام بێت بۆی بچین لەوێ لە ئامەد پەیکەری ئاشتی چاپ بکەین ئەگەر بیرت بێت ئێمە یەک ساڵ پێش ئێستا چاوپێکەوتنمان کرد وتم ئەس پرۆژێ من ئەوەیە کە پەیکەری بۆ کوبانی چاپ بکەم ئێستا پەیکەری کوبانی چاپ بووە ئەلێرەوە سۆز دەدەم کە پەیکەری ئاشتی لە ئامەد چاپ بکەین بۆ هەموو گەلانی دنیا و گەلی تورکیا بۆ هەموو وڵاتی تورکیا دەبێژین کە ئێمە کورد ئاشتی خوازین هیچ کات شەڕ ناخوازین لێرەوە سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو کورد لە هەر شوێنێکی ئەم نیشتیمانن زۆر سپاس کاک زیرێک بۆ هاتنێت و تو لە ناو هەموو مەشغولێتی خۆت بۆمە کاتێک دانا زۆر سپاس ئەەکەین کاک زیرێک ئێستا ئەتوانم بچن ئاخر پاپێک بچین کۆتایی پێکەرەکە بین ئەو ئێستا ئەگەر ئەو سەری باڵەکانی بکرێت ئێستا پکەم وای هەموو شت باشە بێت زەو کاتی بەس سێبەرەکانی ئەمێنێت تەماشەوانین ئەزیز ئەم هاتم داویە بەرنامەی خۆ ئیرۆ لە جیەکی دیرۆکی لە موزەخانەی ئەمینە سوورەکە بوون لەگەل هونەرمەندێکی هەژا و ئازیز لەگەل کاک زیرێک میرە بوون لەسەر پەیکەری کۆبانی قسەمان کرد هەتا جارێکی ئیتر بمینی خۆشیێدا